سلام من دكتورة فێنک پزیشکی ڤێتەنەری لە بەرگەی ڤێتی ئەمڕۆ باسی کەروێشکەکەین. کەروێش کڕەبیت ئاژەڵێکی کێویە و لەبەم دوانش ماڵی کراوە. سەرەتای سەرەڵدانی یعنی بۆ شوێنی نیشتەجێبوونی ئەسڵی دوو بۆچوون هەیە. بۆچوونی یەکەم ئەڵێن لە کەرتی باکووری ئاسیایە دواتر بڵاو بۆتەوە بۆ ئەوروپا و بۆ ئەفریقا و دواتر بە وڵاتەکانی تیشا بڵاو بۆتەوە. بۆچوونێکی تریش هەیە ئەڵێت ڕەسەنی کەروێشێک ئەگەڕێتەوە بۆ پورتوگال و ئیسپانیا دواتر بڵاو بۆتەوە بە جیهان و بۆ بەشی ئەوروپا و ئەفریقا و ئاسیا نێردراوە. وەکو تەمەنیشی ئەگەر چونکە ئاژەڵێکی کێویە ئەگەر ڕاو نەکرێ نەبێ بە نێچیر بۆ ئاژەڵەکانی تر بۆ ئاژەڵە ڕاوکەرەکان بۆ منەوەکو شێر و ئەوانەیان ئەکرێ لەلایەن داڵیشەوە ڕاکەش کە ئاژەڵێکی کێویە ئەتوانێت 9 ساڵ زیاتریش بژی. کەروێشکیش هەیە ئەتوانێت بگاتە 15 ساڵ. سەبارەت بەوەی کە ژینگەکەی چۆن بێگەر تۆ بتەوێت کەروێشک وەکو ئاژەڵێکی ماڵی بەخێوە بکەیت ئەتوانیت شوێنێکی بۆ دابین بکەیت چونکە ئەم ئاژەڵێکی چالاکە زیاتر چالاکیەکانی لە بەیانیان و ئێوارانایە وەکو ئەوەی کە شوێنێکی تایبەتیشی هەبێ پێویستە شوێنی تایبەتی هەبێ و عادەتەن حەزیان بەوەیە بە کۆمەڵ بژین و فرەزاوزێشن ئەتوان لە ساڵێکە بەلایانی کەمەوە 38 بۆ 40 بەچکیانە بێ. اینجا وەکو شێوەی ژیانی تەرتیبکردنی شوێنەکەی کە بۆی دابینکەی زیاتر حەزیان بەوەی شوێنەکان ژوور بێ چونکە عادەتەن خۆیان کە ئەژین ئەگەبیان شوێنەکان خۆڵ بێت وەکو ئەوە خۆیان شوێنەکان وەکو هەڵدرین هەڵ ئەدڕن وەکو ژوورێکی لە ئەکەن بۆ خۆیان ئەکەن بەڕێڕە و یان وەکو وایە کە تۆ داخڵی شوێنەکەیان بی تونێری لێ بێتەوە یکەن بە ژوور بۆ خۆیان وەکو پلەی گەرمەکەشی کە ینی وەکو جسمی خۆی لە 37 پلە بۆ 39 پلە ینی 39.4 شەر ئاساییە وەکو ئەو ژینگەشی کە تیاژی ژینگەی خۆگونجێنە چکە زیاتر دەشتێکی بووە ئەتوانێت خۆی لە زۆربەی ژینگان بسازێنێ. سەبارەت بە سەرماش چونکە فەریوکی هەیە فەریوکی ئەستوریە هەتا وەکو ڕادەیەکی باش ئەتوانێت بەرگەی سەرما بگرێت و بۆ شوێنەکەش بەنسبەت شوێنەکەشیەوە کە بەخێو بکرێ ئەگەر شوێنەکەی تەڕی بێ ئەو زیاتر ینی حەزی لێنێ شوێنەکەی تەڕی بێ زیاتر حەزی بەوەی شوێنەکە وشکی بێ و زائیدەن کە شوێنەکەشی تەڕی بێ سەبەب بۆی کۆمەڵێک نەخۆشی تیا دروست ببێ بۆ نوێیەکی لەوانە گەڕی کە ینی بۆکو تۆپدا ئەنرێت لە نەخۆشی کەروێشکەکانە کە ئەکرێت بەهۆی تەڕی شوێنەکەیەوە چونکە عادەتەن وەکو پاشەڕۆ میزی و پاشەڕۆکەی خۆیان کە لەو شوێنەکە ئەیکەن شوێنەکان ئەگەر پێی تێ بخەنەوە یان خۆیان لەو ناوە یاری بکەن یان شتێک ئەبێتەوەی دروستبووی نەخۆشیەکە بۆیان. وەکو چارەسەری هەیە بەڵام ئەوەی لەوانەیە ئەم نەخۆشیێکی بینی ئاژەڵ و مرۆڤ بێ زوونەتیک دیزیز بێ کە ئەکرێ ئەم نەخۆشیە بگوازرێتەوە پێویستە تۆ چکە ئاژەڵێکی زۆر هەستیارە بە شێوەیەکی زۆر باشە بێت چاو لێ بێ و گرنگیدانێکی زۆر باشە هەبێت چکە ئاژەڵێکی زۆر هەستیارۆکمان. اینجا سەبارەت بەوەی کە نەخۆشی تریشی هەبێت لە ڕووی خواردنەکانەوە تۆ جاری وایە کە ئەخیتە سەر خواردنەکانی ئەکرێت بە ئاگبشێکی ئەم سەوزە خۆرە ینی سەوزێکی زۆرەخۆ وەکو گێزەر وەکو کاهوو وەکو کەرەوەس اینجا بە نسبەت وێنجە و ئەو شتانە شەخوا هەرشە گەنم و جوێی ئەیاتێ نەخۆشیەکەی پێمان پێوترێت ئینترۆتۆکسیمیا ئەمانی معرەزن بۆی کە توش بن هو تۆ ئەتوانی بۆ ئەوەی کە بە دوور بێ لەو نەخۆشیە ڤاکسینی بۆ بکەیت عادەتەن لە دوای مانگەوە ئەتوانی ڤاکسینی بۆ بکەیت بۆی بە دوور بێ لە نەخۆشی ئینترۆتۆکسیمیا. ئاژەڵێک نیانی بڵێ زۆر ئەتوانی ببێ بە دۆستی یانی دۆستی مرۆڤکە بەڵام ئەوەی ئەتوانی خۆی بگونجێنە لەگەڵتا بەس زۆر هەستیارە وەکو لە باوەشگرتن وەکو بە تایبەتی بۆ گوێچکەی کە لای خۆمان زۆر باینەکەن کە بە گوێچکە بگرن بەڵام ئەو زۆر هەستیارە بۆ گوێچکەی ئەگەر بتوانیت هەر دەستێک لەسەر سنی و دەستی لە بەشی پشتۆی پەلەکانی پشتەوەی دانەی بۆ گرتنەکەی باشترە وەکو ئەوەی کە تەعاملیشی لەگەڵ ڕۆژانە بەدەست پیانان و ئەو شتانش اینجا وەکو بەکارهێنانیشی یان لە ماڵەوە بەکاری بێنی کۆمەڵێشتی تایبەتی خۆی هەیە وەکو شامپۆ ئەو شتانە کە تۆ بۆی بەکاربێنی بۆی دوور بێ لە نەخۆشی و اینجا چکە لە ناو ماڵایە خواردن و شتەکانین بێ ئەگەر بۆنی حەزی کرد بۆ نەخۆشی و شتانە بەکاری بێنی شام بۆ شتی تایبەتی خۆی هەیە. وەکو جۆریش بڵێ جۆریان زۆرە فرەجۆرن ئاین تایپێکی زۆریانەیە سەبارەت بە ڕەنگی جۆرەوە جۆریانەیە ڕەش هەیە سپی هەیە ڕەش و سپی بەتێکەڵی هەیە خۆڵەمێشی هەیە ڕەنگەکەی پێدرێت باڵکی ڕەنگی باڵکی هەیە ئەم ڕەنگانە هەمووی زۆرە. اینجا ئەتوانین بڵێن وەکو تایبەتمەندی جسمی کە هەیبێ زیاتر سەرنجڕاکێشەوە کۆی گەگوێچێکی درێژێ ئێجا گوێچکە گەورە درێژانەشی زیاتر بەوە گەڕێتەوە کە زۆر هەستیارە ینی ئەتوانێت دەنگێکی زۆر ینی زۆر وردە بۆ بیستن بەس وەکو بینی سوار ببینین تۆزێک لاوازە عادەتەن بەچکەکانیشیان لە دوای دەشەوە اینجا ئەتوانن ببینن وەکو گەورە توکبوون و ئەوە گەورە بوون و ئەو شتانەشی لە دوای دەشەوە زیاتر توک ئەکەن و ئەوانە
لە دوای دوومانی شۆتوان خۆیان بەخێوکەن وکو تایبەتمەندیەکی سەرەکیان اینجا شتێکی زۆری نیشیان هەیە ئەوەیە کە توانن فرەزاوزێن یعنی وەکەوەی کەوتم لە ساڵێکە بەلایانی کەمەوەتوان 35 بۆ 40 بەچکە بکەن ئەوەی کە بڵێن گۆشتەکەشی بخورێت لە ناو کوردستانە بەم دوایانە بەرچاو ئەکەوێت کە گۆشتەکەی تەڵەبێکی زۆری لەسرە چونکە گۆشتێکی کەم چەوریە ئەتوانێت زیاتر ئەو کەسانە بەکاری بێن کە کێشەی مەسەرەن کۆلسترۆل ئەو شتانیانێت چکە گۆشتێکی کەم چەوریە ئەگەر بمانێت لە شوێنێکەوە بیگوازینەوە بۆ شوێنێکتر وا باشترە لە ناو شتێک داێنین کە تۆزێک تاریک بێ بۆی بۆ نمونە کوتوین لە ناو کارتۆنێک داێنەی بۆی سترێسی بۆ دروستە بێت چکە عادەتەن کە لە شوێنێکەوە بیگوازیتەوە بۆ شوێنێکی تر تا بەژینگەکە ڕێک تۆزێ سترێس و قەلەقی بۆ دروستە بێ و لەوانەیە تاوەکو مدەیەک نەتوانێت بگونجێ لەگەڵ شوێنەکە وەکو ئەوەی کە تۆ بتەوێت ئارامێکیتەوە ئەتوانی هەر ئەوە لە باوشی بگری مەسەن بە شێوەیەکی گونجاو لە باوشی خۆت دانێ و دەستبێنی بە فەرۆکەیە بەڵام نەک بە دژ ئاڕاستەی فەرۆکە هەر بە ئاڕاستەی فەرۆکە توانین دەستی پێ بێنێ و هەم ئەمە زۆر ئارامێکە توانین بە شێوەیەکی باش کۆنتڕۆڵیکەیت وەکو ئەوەی کە توانێت بێ بەلایەنێکی باش بۆی بێتە هاوڕێی مرۆڤ وەکو ئەوەی کە تەنیایی بۆ بڕێنتەوەیان شتێک چونکە وتمان ئەوەیە کە زۆر بزێ و زۆر ئەکتیڤ ئەوانە ئەتوانین تا ڕادێکی باش دڵخۆشی بێنێ بۆ ئۆنەرەکەی.